ئەلزەواهری داواکراوترین کەسی سەر ئەم هەسارەیە بوو وەک سەرۆکی ڕێکخراوی ئەلقاعیدا ئەو گروپە تێرۆریستیە ئیسلامیە ترسناکەی کە لە سەرانسەری جیهاندا ڕێکخراوەکانی دروست کرد دوای هێرشە سەر سوڕێنەرەکانی سەر خاچی ئەمریکا لە 11 سەپتەمبەری 2001دا. سەرۆک جۆ بایدن دەڵێت ئێستا ئەو هیچی تر هەڕەشە نییە. دادپەروەری داسەپێنرا و ئەو سەرکردە تیرۆریستیە هیچی تر بوونی نەماوە. خەڵکی سەرانسەری جیهان چیتر پێویست ناکات لەو بکوژە بەدکار و سەرسەختە بترسن. ئەمریکا بەردەوامە لە نیشاندانی پابەندبوون و توانامان بۆ بەرگریکردن لە خەڵکی ئەمریکا لە دژی ئەوانەی کە دەیانەوێت زیانمان پێ بگێنن. ئەم شەو جارێکی دیکە ڕوونی دەکەینەوە کە گرنگ نییە چەند کات دەخایەنێت و لەکوێ خۆت بشاریتەوە. ئەگەر هەڕەشە بیت بۆ سەرگەلەکەمان ئەمریکا دەدۆزێتەوە و لە ناوت دەبات. بەرەبانی ڕۆژی یەکشەممە پەلامارێکی مۆشەچی ئەمریکا کە ئەلزەواهری کشتبوو لە کابول تووڕێی حکوومەتی تالیبانی وڵاتەکەی ڕاکێشا کە کەمتر لە ساڵێک لەمەوەبەر پاش کشانەوەی هێزەکانی ئەمریکا و ناتۆ دوای دوودەیە لە ئەفغانستان دەستی بەسەرداگرت. گەورە بەرپرسانی کۆشیسبی گوتیان ئۆپەراسیۆنەکە خانوویەکی لە کابول کردە ئامانج و بە فڕۆکەیەکی بێفڕۆکەوان ئەنجام درا. هیچ سەربازێکی ئەمریکی لەوێ نەبوو. بەرپرسانی بەڕێوەبەرایەتیش گوتیان بە متمانەیەکی زۆرەوە گەشتونەتە ئەو ئەنجامەی کە تەنیا ئەلزەواهری کوژراوە و ئاگادارن لەوەی کە ئەندامانی باڵای تۆڕی حەقانی تالیبان دایانزانی کە ئەو لە ئەفغانستان بووە. کاربەستان گوتیان کە پێش پەلامارەکە تالیبانیان ئاگادار نەکردەوە. وتەبێژی گروپەکە ئەمەی مەحکوم کرد و گوتی پێشەلکارێکی زەقی بنەما نێودەوڵەتیەکان و ڕێکەوتنامەکەی دۆحەیە کە لە ساڵ 2020دا سەرکردەکانی تالیبان لەگەڵ سەرکردەکانی ئەمریکا و ڕۆژئاوا لە قەتەر لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هۆیپەیمانان لە ساڵی دواترێدا ئەنجامدرا. وتەبێژی تالیبان زەبیحوڵڵا مجاهید پەلامارەکەی مەحکوم کرد و گوتی میرنشینی ئیسلامی ئەفغانستان بە توندی ئیدانەی ئەو هێرشە دەکات بار پاساوێک بێت. ئەمریکا دوای ماوەیەکی کەم لە هێرشەکانی 11 سەپتەمبەر ئەفغانستانی داگیر کرد و ئوسامە بن لادن سەرۆکی ئەلقاعیدەش بوو بە ئامانجی سەرەکی هێزەکانی ئەمریکا لە ساڵی 2011 لە پاکستان کوشتیان. ئەلزەواهری پزیشکی نەشتەرگەری لەدایکبووی مسر کە سەردەمێک دکتۆری بن لادن بوو لە ساڵی 2011 بووە ڕێبەری ئەلقاعیدا. بایدن گوتی کوشتنەکە دەشێت ببێتە قۆناغەکی نوێ. ئێستا ئەمیری ئەلقاعیدەمان لەناو بردووە. هەرگیز جارێکی تر ڕێگە نادەین ئەفغانستان ببێتە پەناگەیەکی پارێزراوی تیرۆریستی، چونکە ئەو ڕۆیشتووە و ئێمە ئەوە دڵنیا دەکەینەوە کە هیچ شتێکی تر ڕوو نادات. ئێوە دەزانن ئەوێ ناتوانێت ببێتە بنکەیەکی پەلاماردان دژی ئەمریکا. ئێمە هەوڵ دەدەین ئەوە ڕوو نەدات. هاوکات لەم ساڵانی دوایەدا ئەلقاعیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خۆرئاوا و ڕۆژهەڵاتی ئەفریقا و باشووری ئاسیا بەردەوام لە فراوانبووندایە. بۆ ئەنیتە پاوڵ، حەیدەر کەریم، دەنگی ئەمریکا.